بەناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم ئاسوودە و خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لە کامێرە کۆنتڕۆڵ دێنەوە خزمەت هیوادارم هەتا دوا کۆمنت و دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێ بەمن و لەگەڵ بابن خۆشەویستان ئەم شەو لەگەڵ بڕیار تەها شۆڤەکانی تایبەتی پێم ئەمانەوێ قسە و باسێک لەسەر مێرکاتۆ ئیتالیا یانەکانی ئیتالیا و هاوکات بیریشمانە چێ شەوی ڕابردوو یارینەوە تیر و پشکی قۆناغی کۆمەڵەکانی خۆلیانە پاڵاوانەکانی ئەوروپا ئەنجام درا بە شوونەکەوتە کۆمەڵێکی زۆر قورسەوە کە یانەکانی بایرن مونیخ و ڤیکتۆریا پلسن پێم وایە لەگەڵ ئینتەر میلان لە خۆگرەیشێکە لەو کۆمەڵانەی کە کۆمەڵی سێم و کۆمەڵی ئاگرینی قۆناغی کۆمەڵەکانی ئەم وەرزەی خۆلیانە پاڵاوانەکانی ئەوروپا بێ. بڕیارگیان زۆر بەخێر بێ. سپاس کاگۆران دەست خۆش. سپاس بۆ تۆ. ئەمەوێ سەرەتا لە مێرکاتۆ ئیتالیاوە دەست پێ بکەین دواتریش ئەچینە سەر بەگشتی ڕۆڵی یانە ئیتالیەکان لەم وەرزەی بزانین لەم وەرزەی خولی یانە پاڵاوانەکانە ئایا دەستکەوتیانە بێیان ناو پاشان ئەگە کاتمایەوە بە کورتی باز لە کۆمەڵەکانی چامپیۆنز لیگی شەکەین. بەگشتی چیت هەیە لەسەر مێرکاتۆ ئیتالیا لە وەرزی ئەم ساڵە؟ بەتایبەتی بۆچی کاگۆران؟ بەتایبەتی یانە گەورەکانی بۆ نمونە یۆڤانتۆس کە ماوەیەکە دابڕاوە لە نازناو کە جارێکی تر ئەلیگریان هێناوەتەوە بۆ برنەوەی نازناو و جارێکی تر چەندین گرێبەسییان ئەنجاماوەتەوە بگەڕنەوە سەکۆی نازناوەکان ئەمێ لە یۆڤانتۆسەوە دەست پێ بکەین. یۆڤانتۆس ئەم لە مێرکاتۆیە چی کردووە و ئەو یاریزانەی کە گواستۆتەوە پێ دوایە یاریزانی ینی ستارن یاریزانێکن کە ئەتوان بۆ نمونە دۆخی تیبەکە لە باشترۆ بگۆڕن بۆ باشترین. سەرەتا بەناوی خوا کاگۆران دەست خۆش بێم. لە ڕاستیدا یانەکانی ئیتالیا ئەم وەرزەنە بەڵکو چەند وەرزێک وەرزەکانی دواتریش تەنها کاریان لەسەر ئەوەیە لە مێرکاتۆدا کە هەوڵ بن خۆیان بۆ ناوخۆی ئیتالیا بەهێز بکەن، هەوڵ بن کارێ بکەن لە کێبڕکێی خولی ئیتاڵی پاشەخشێنەکەن. ئەگەر نا ئەو مێرکاتۆی یانەکانی ئیتالیا ئەنجامی دەدەن، ئەو پارەی یانەکانی ئیتالیا خەرجی دەکەن، ئەو پلانی کاریگەڕی یانەکانی ئیتالیا هەیەە لەو چوارچێوەیەدا نییە کە بتوانن کێبڕکەی نازناوی چامپیۆنز لیگ ئەمەش نا کێبڕکەی نازناوی چامپیۆنز لیگ بگەنە قۆناغی چوار گۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ تەنانەت لەم پلانەشان نییە. هیچ جیانێکی ئیتالیا مۆرزە تەسەوور نەکرد بێت قۆناغی چاری کۆتایی چامپیۆنز لیگیش مەگەر موعجیزەیەک ڕووبادۆک و ئەوەی هەندێک جار هەیە لە تۆپی پێدا تیپەکە خۆی بەهێزە و لە بەرامبەریشدا تیپە ڕکابەرەکان دۆخێکی وایە یا دێ بە سەردا کە ناتوانین کێبڕکێ بکەم وەگەی کە لە وەرزی 2015 بۆ 2016 بینیمان لە پریمەر لیگ لیستەرسی خۆی کۆمەڵی یاریزانی باشی پێبوو دیار نەبوون لەسەر ئاسی میدیایی و لە ئەما کاتیشدا ڕکابەری نازناوی پریمەر لیگ ئەوانەی کە ڕکابەریان دەکرد پاشەکشەی زۆریان کرد لە کێبڕکێکە وای کرد کە لیستەرسی بێتە پاڵەوان. باش لە حاڵەتێکی وادا مەگەر یانەکانی ئەوروپا یانە گەورەکان کێبڕکێکیان لە دۆخی کێبڕکێدا نەبن وەلامان کاتە یانەکانی ئیتالیاش کۆمەڵی یاریزانی لاو پێ بگات بە ئاستێکی بەرزەوە دەرکەون کە چاوەڕوان نەکراو بێت اینجا شتێکی وا ڕووبادەیش لە شێوی موعجیزەیە. ئەگەر نا لە ڕووی واقع خوێندنەوەی دۆخی یانەکان سیرکردنی ئاستی یانەکان لە وەرزی ڕابردووتر و ئەو ئامادەکاری کە کردویانە هیچ یانێکی ئیتاڵی ئامادەکاریەکەی و گرێبەستەکان و مێرکاتۆکەی بەو چەشنە نییە کە بڵێیت بەڵێ ئەم یانەیە ئامانجی ئەوەیە بگاتە چوارگۆشەی چامپیۆنز یان لە توانایدا هەیە بگات. بۆیە ئەم شتە لە یانەکانی ئیتاڵیا دوورا و گرێبەستانی کە کردویانە و پلانی کایانە پلانێکی وها تۆکمەنیە و زۆر لە دوای ئێستا زۆر لە دوای یانەکانی ئینگلتەرا و ئیسپانیاون و ڕەنگە لە داهاتوو یانەکانی ئەڵمانیا و فەڕەنساش پێش باشە زۆر باش ینی ئەم گرێبەستانەی یۆڤانتۆس ئەنجامی داوە سوودێکی باشیان لەوەرە بێ بۆ خولی ئیتالی پێ دوایە لە خولی ئیتالی ئەم ساڵ کێبڕکەی نازناوەکە بکەن. یۆڤانتۆس لە دوای چەند هەنگاوێک بۆ پێشەوە دوجار هەمان کارە هەڵەکان ئەنجامدا کە هێنانەوەی ماسی میلان و ئەلێگری و بەڕایەتی یانەکە ئەو گرێبەستانەش کە لەم هاوینەیە کردویانە جگە لە بریمەر کە ئەویش دەرئەنجامی ڕۆیشتنی دیلێخت بوو بۆ بایەرن میونخ لەبەرەی دیلێخ لە بەرامبەر 75 ملیۆن یۆرۆدا ڕووکەوتە بایەرن میونخ. دوا بە دوای ئەمە هەوڵەکانی یۆڤانتۆس بۆ گواستنەوەی جلیسۆن بریمەر لە تۆرینۆوانێ دەستی پێکرد کە بریمەر باشترین بەرگریکاری وەرزی ڕابردووی خولی ئیتاڵی دیاریکراوە. ئەم گرێبەستی لێ دەرچێت گرێبەستەکانی دیکەی یۆڤانتۆس گرێبەستێک نین کە ئومێدی لەسەر هەڵبچندرێت. با لەوانیترەوە دەست پێ بکەین پۆگبا گرێبەستەکە لەگەڵ مانچستەر یونایتد کۆتایی هاتووە. دۆخی یاسای مانچستەر یونایتد پێویستی بە کوالیتی بەرزە پێویستی بە یاریزانێکە بۆی بجەنگێت ئەگە بزانە پۆگبا و توانایی ماوە ڕوحێتی لە یاریکردن ماوە بۆچی دەست بەداریە بێ بەرامبەر ڕووکاتە یۆڤانتۆس حتمما گفتوگۆی نوێکنەوەی گرێبەستەکان لەگەڵدا دەکرد و داخوازەکانیان جێبەجێ دەکرد و دەمایەوانێ دواتە دیماریا بە هەمان شێوە
لە پاریس سان ژەرمان گرێبەستەکەی کۆتایی پێهاتووە. پاریس سان ژەرمان ئێستا پێی وایە یانەکە لە گەشتوتە خۆناغی پێویستی بە توانەکانی دیماریانیەوە دیماریاسی پاشەکشەی کردووە ئەویش گرێبەستەکەی کۆتایی دێت و دواتر یۆڤانتۆس بەوێ بەرامبەر دەیگوازێتەوە. ئەنی ئەم دوو گرێبەستە یۆڤانتۆسکە کردوێتی زۆر دیارنەوە کوناو هەردووکیان گرێبەستەکانیان کۆتایی هاتوو یانەکانیان بە جۆرێ لە جۆرەکان ئیزنی داون. پۆگبا ئیزندرا ئەگەر ئیزن نەدرێت بۆچی گرێبەستەکە نوێ ناکرێتەوە؟ بەڵام خۆی مرتاح نەبوو لەگەڵ مانچستەر یونایتد. بۆچی مرتاح نەبوو؟ بۆچی لە ماوەی 5 ساڵ 5 ڕۆژی ڕابردوو کە گرانترین یاریزانی مێژوو یانەکەی نەیتوانی ڕۆڵ و جێدەستی بێ لە یانەکەدا بەدەر لە پێکانەکان خۆن زۆر کادەوە بە دوومان کەواتە سەرەکی قسەی تۆ ڕامەچێ بۆی بڵێ ئەم دوو گرێبەستەش گرێبەستی گەورە نین یعنی هەر تەنها ناوێکن و کە لە ماوەی ڕابردووە هەردوو یاریزانەکەش لە یانەکانیان چەندی پێکانیان هەبووە کە ئێستا کاتێک یانەیەک بی لە کڕینی یاریزانەکاتوانێ دەبێ بزانێت دۆخیم یاریزان لە ڕووی پێکانی شۆ چۆنە هەردوو یاریزانەکە لە یانەکانیان پێکانی درێژخایانیان هەیە ئێستاش ڕنگدانەوەی هەیە پۆگبا بۆ ماوەی نزیکەی 3 مانگ دوور دەکەوێتەوانێ دیماریا تا ئێستاش ڕوون نییە هەفتەی داهاتوو یان هەفتەی داهاتووتر یاریەکان یعنی شتەکە ڕوون نییە لێڤانتۆس چانسی دیماریاوەیە هەیە هێرشبەرێکی وای تێدان ئەگەرنا دیبالا بمایەتەوانی ئەگەر یاریکردنی دیماریا زۆر کەمتر زۆر باشە گرێبەستەکە تریش کۆسیجا کە لە فرانکفۆرت تا ڕادێ ڕۆڵی باش بۆ بەڵام ئەمیش لە کێبڕکەیەکی زۆردا نەبووە لەگەڵ یانەکانی پریمە لیگ و ئیسپانیا تاکو بیگوازێتەوە یاریزانێک بۆ خواستێکی کەمی لەسەر بووە تەمەنیشی تەمەنی 29 ساڵە ئەم گرێبەستەش بڕۆناکەم نەگۆڵکارێکی وها بێ نەگۆڵ دروستکارێکی بۆ جۆرە بکە پرۆژە یانەکەی لەسەر بنیاد بنرێ ئەوەی ئەم نیێڕۆیەش ڕوویدا گواستنەوەی ئەرکادیۆژ میلیکی پۆڵندی و لایەنی مارسیلیا باشەکان لە خۆلی ئیتاڵیا لەگەڵ ناپۆلی بەڵێ لەگەڵ ناپۆلی لە سەردەمی ناپۆلیدا میلیک لە سەرەتای دەستپێکیوانێ یەکێک بوو لە هەر باشترین هێرشبەرە سەرڕەمەکانی خولەکە بەڵام لە دوای پێکانی بەستەرەکانی ئەژنۆی و ئەنجامدانی نەشتەگەری دوورکەوتنەوەی بۆ ماوەی نزیکەی 9 مانگ ئەو یاریزانش ئیدی نەیتوانی بۆ ڕیتمە یاری بکاتەوە نەیتوانی بۆ ئاستەوە دەربکەوێتەوانێ ئەو بوو پاشەکشەیەکی زۆری باسوێت دیار بوو دوای هاتنی ڤیکتۆر ئاوسێمێنیش بۆیانی ناپۆلی پێگەی سەرەکی لەدەستدا ناچار ڕووی کردە خولی فەڕەنسی ئەمەش بۆ واتای هاوکەیتنەی دەتوانی کێبڕکەی پێگاتی سەرەکی بکات ئێستا یۆڤانتۆس دەچێت دەم یاریزانت دەیەنێتەوانی و دەیەوێت وەکو یەدەگی ڤیلاهۆڤیچ سوودی لێبینی ئەین تۆ سەیری کەم گرێبەستەش بۆ نیە لە پێگاتی سەرەکی بێت ڕاستەکەواتە لە حاڵەتێکا کە پێیان وایە ئەم وەرزە بۆ هەموو یانەکان قورسە و پێویستە بە یاریزان یەدەگی زۆرە وەکو یەدەگی مێڵێک مامەڵە لەگەڵم گرێبەستەکەواتە من لە قسەکانی تۆیە بۆم دەرکەوت نەک هەر یۆڤانتۆس بەم گرێبەستانەوە ناتوانێت یعنی کێبڕکی برنەوەی چامپیۆنزی بکە یعنی من پێم وایە ئەبێ شێبڕکێکی قورسی خولی ئیتاڵیشکە بۆی نازناوەکە بەدەستبێنێ یعنی قسانی تۆ هەمووی خوێندنەوەکی من بەو شێوەیە یۆڤانتۆس و ئەلێگری ئەو گرێبەستانیان ئەنجام داوە گرێبەستی تەنانەت ستاریش نین گرێبەستی ناوەندن یعنی گرێبەستی گەورە نین کەواتە ئەم ماوان لێکا بڵێن کاکەسە لە ئیتالیا چەندین یانی تری گەورە هەیە بۆ نمونە میلانی پاڵەوانی وەرزی ڕابردوو کەتیبەیەکی باشی لەبەردەستایە تقریبا کۆمەڵی یاریزانی گەنج و لە هەمان کاتا تۆ ڕۆما دنیا گرێبەستی باشی ئەنجام داوە پاڵەوانی کۆنفرانسێکی وەرزی ڕابردووە بە هەمان شێو ئینتەر میلان لەژێر سەرپەرشتی ئینزاگی لۆکاکۆی هێناوەتەوە گرێبەستی تری ئەنجام داوە ئەمانە هەمووی ئەمەلێکا بڵین ئەم گرێبەستانەی یۆڤانتۆس نەک تەنها بۆ شێبڕکەی چامپیۆنز لیگ بەڵکو بۆی خولی ئیتاڵیش ڕەنگە پێویستی بە یاریزانی کوالیتی بەرزتر بێت ئەوەی کە شێبڕکەی خولی ئیتاڵیش بکە کاک بڕیار دێمە سەر ڕاستەخۆ پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی ئیتالیانەی میلان وڵا کاک گۆران ببوورە لەسەر کۆمەڵەکەشی لە چامپیۆنز لیگ زۆر باشە یعنی بەڕاستی یۆڤانتۆس نابێت بە کەم سەیری بەنفیکا بکات هەرچەندە لە کۆنگرە ڕۆژهەمانەکەم ڕۆی ئەلێگریدا بۆ یارێکی ڕۆما ئاماژەی بۆ کەوت ئێمە پاریسی تێدا لە کۆمەڵەکەمان کەواتە ئێمە و بەنفیکا کێبڕکەی گەیشتن بە قۆناغی 16 دەکەین تا حسابی بۆ بەنفیکا کرد بەڵام بەڕاستی ئەرکی قورسە لە بەرەی پاریس سان ژێرمان لە خۆناغی کۆمەڵەکان ناتوانێت ئاستێکی بەرز پێشکەشکا کوالیتی یاریزانەکانی زۆر بەرزە و لە خولی فەڕەنسی کەمتر ماندووە بێت ئەم کۆمەڵەیە ڕەنگە قوربانی تیاواتە ڕەنگە قوربانی تیابە نابێ یۆڤانتۆس بە ئاسان سێری بکات لەبەرەوەی بەنفیکاش پێگاتەکەی خراپ لەم کۆمەڵەیە پاریسەکەی دەرەوەی چوارچوێ ڕکابەری چکە پاریسەرەکەوێت پاریس بە ئەگەرێکی زۆر ئەکەوێت ئەگەر تۆ پێ دوایە شێبڕکەکە لە بین یۆڤانتۆس و یۆڤانتۆس حتمی نیە گەیشتنی بە قۆناغی داهاتوو ئەویش ئەبێ ئاگادار بێت لەبەرەوەی من هەمیشە ترسم لە ئەلێگری هەیە تۆ لەو یاریانەی کە لە یاریگای خۆیان ئەنجامێدات دەبینی لەو یاریگانە لە بەرامبەر ڤیاریال وەرزی ڕابردوو لەناو یاریگای خۆیدا بە پلانێکی بەرگری یاری کردووە واتە تۆ بەرامبەر بەنفیکا ژوای یاری بکەی بەنفیکا کە هیچ نییە لە دەستی با لە چامپیۆنز لیگا دوور نییە گرفت بۆ کاتەیانە گەتۆ بەنفیکا تیپێکە لە ئاستی ڤیاریال هەیە یعنی تیپێکە بەردەوام کۆمەڵێک ئەستێرەی تێدا بەردەوام بوونی هەبووە لە چامپیۆنز لیگ خولی پورتوگالی بەردەوام کێبڕکیەکە لەگەڵ پۆرتۆ لەگەڵ لیژبۆنە ڕاستە وەرزی ڕابردوو پلەی سێمی خولی پورتوگالی بەدەستهێناوە بەڵام
بەردەوام لەگەڵ پۆرتۆدا هەر کێبڕکەی نازناوەکەیان کردو و کۆمەڵە یاریزانیان تێدایە کە ساڵانە لە لاوانەوانێ سەری دەخن بۆ تیمی یەکەم یان لە یانەکانی خولی بەرازیل و یاریزان دەگوازنەوەێ دیار نین ئەم یاریزانانە تاکو ژمارەیەکی زۆر بەنایانەوە نەبێت لە ڕووی دو گۆڵتۆمارکردنیان ئەسیسکردنەوەیە بەرچاو ناکەن ڕەگەم یاریزانانە بتوان ناسێکی بەرز پێشکەشکەن و یۆڤانتۆس لە قۆناغی کۆمەڵەکاندا ئاوت بکەن. زۆر باشە یانی میلان وەرزی ڕابردوو بە سەرپەرشتی ڕاهێنەر توانی ناوکەی بیرچۆ پیۆلی توانی نازنای خولی ئیتاڵی بەرە پاش چەند ساڵێک پاش ماوەیەکی زۆر من خۆشحاڵم ببرنی ئەو نازناوە بە جدی حەزم کرد ئاوا یعنی گۆڕانکاریە گۆڕانکاریە ئیتاڵیا پاڵەوانێکی نوێ بوو ینی تۆ ماوەیەکی زۆر یۆڤانتۆس دەستی بەسەر نازناوەکانە گرت بوو میلان هاتەوە جارێکی تر بە کۆمەڵی یاریزانی زۆر باشەوە ئەم کۆمەڵ یاریزانە زائیدەن زۆربیان ماونەتەوە لە ئێستاە زیادەکەیان بۆ نمونە گرێبەستی گەورە ئۆریگیە لە لیڤەرپوڵەوە وازائیدەن یاریزانێکی لاهاتوو کە ناوی دیکیتیلارە ئەمانە چ زیادەیەکە بن بۆ کەتیپەکەی پیۆلی لە وەرزی داهاتووە وەرزی داهاتووی سیمیلان قورسە بە حکمەوەی ئێستا وەکو پاڵەوان سیر دەکرێت و فشاریشیان لەسەر خۆشیان نەوشتیان نەشادۆتە چ لە ڕاهێنە چ لە یاریزانەکە کاتێک لێ دوان دەدەن حەز بە فشارێکە کە لە سەریانە لە بەرەی وەرزی ڕابردوو سیمیلان هیچ فشارێکی لەسەر نەبوو و تاکو مانگی سێژ لە کێبڕکێکی زۆر توندا لە تا مانگی دووی وەرزەکەش لە کێبڕکێکی زۆر توندا نەبوو دواتر کە یاری دێربی بردەوانێت لە ئینتەر میلان ئیدی ئەیسی میلان بۆ گڕوتینەوانێ دەرکەوت و تا کۆتایی ئەم وەرزە ئەیسی میلان دەبوو یان باشتر بوو یان پێویستی دەکرد گرێبەستی گەورەتر ئەنجام بدات لەبەرەوەی یانەکە لە کێبڕکەکان نەچێتە پێشەوانێ وەرزی ڕابردوو لە چامپیۆنز لیگ ئەگە سیر بکەین لە قۆناغی کۆمەڵەکان کۆمەڵەکەی قورس بوو لیڤەرپوڵ ئەتلێتیکۆ مەدرید پۆرتۆ پلەی چوارەمی کۆمەڵەکەی گر هەر چەندە ئەیسی میلان بە یاریکردنێکی باشی کرد بەڵام لە کۆی ئەنجامی نەوە خولەک نەیدەتوانی یارەکان باتەوە ئەمە پەیوەندی بە ئەزمموی یاریزانەکانەوەیە کە تۆگە سەیری بکردای هیچ یاریزانێکیان گە پێم وابێ سیمۆن کاری لێدەچەی ژۆی پێکانەوە لە زۆری لە یاریەکان بەشداری نەکرد باقی یاریزانەکانی دیکە ئەزمموی چامپیۆنز لیگیان نەبوو ئاساییە بۆ ئەیسی میلان لە وەرزی ڕابردوو کە بۆ دۆخەدا تێپەڕەوەی لە چامپیۆنز لیگ بەڵام ئەم وەرزە لەم کۆمەڵێدا بۆ ئیسی میلان ئاسانیە لە قۆناغی کۆمەڵەکان ماڵاوی ماڵدینی ئەڵێ ئەم گروپەمان زۆر ئاسانتر لە گروپی وەرزی ڕابردوو بەڵێ تەواوە واقعی کۆمەڵەکەی خوێندێتەوانی و باس لەوە دەکات دەڵێ کۆمەڵەکەمان هاوسەنگە بۆی کە یانەکانی تەنها چێلسی نەبێت کە ئەزمونێکی زۆر باشی هەیە لە چامپیۆنز لیگداوە خاوەنی ڕایانەرێکی گەورەی و پێگاتەکەی لە پێگاتە ئەیسی میلان ئامادەترا ئەگەر نا چه ساڵزبۆرێک چ داینەمۆ زەگرەب بۆ دویانەیە نین کە لە ڕووی کوالیتی یاریزان لە ڕووی مێژوو لە ڕووی ئەزمونەوانەیە بتوانن شان بن لە شانی ئەیسی میلان بۆیە ئەبێت لەم وەرزەدا ئەیسی میلان لە چامپیۆنز لیگ بە یەکەم و دووەم و سێم یاری نا چوارەم یاری سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو سۆگەر کات دەگەرنا بکەوێتە گێژاوی پێنجەم و شەشەمانێ چاڕوانی یەکسانبووینێکی ساڵزبۆر بکات ئەمە بۆ یانەکە باش نییە لەبەرەوەی یارەکان زۆر بەناو یەکدا دەچنە وەرزە تاکو و نزیکی مۆندیال دەبێت قۆناغی کۆمەڵەکان کۆتایی پێبێت لەو لاشەوە خولی ئیتاڵی جەدوەلی یاریەکان خشتەی یاریەکان قەرەباڵغی زۆری پێوە دیارە بێت بۆ ئەیسی میلان پێویستی بەوەیە لە چوارەم یاریدا گەیشتن بە قۆناغی 16 سۆگەر بکات و ئەگەر نەشگاتە قۆناغی 16 شکستێکی گەورەیە بۆ پیۆلی و یانەکە و گەیشتنیش بە قۆناغی چارەکی کۆتایی تا ڕادێک دەستکەوتە بۆ ئەیسی میلان زۆر باشە میلان ئەم وەرزە شێبڕکەی برنەوەی نازناوی خولی ئیتالیەکە بەڵێ ئەیسی میلان بۆ پێگاتەیە کە وەرزی ڕابردوو نازناوەکەی بردووە توانیوێتی تا ڕادێک پارێزگایی لە یاریزانە سەرەکیەکانی بکات تەنها کیسێ نەبێت کە یانەکەی جێهێشتووە بەڵام کیسێژ وەرزی ڕابردوو لە نوێی وەرزی ڕابردووانێک کە گرێبەستەکە نوێ نەکردەوە یاریزانێکی سەرەکی نەبووە لە پێگاتەکەی پیۆلیدا ڕاستە لە سێ یاریدا یاری کردووە بەڵام تۆنالی و بناسر لە ناوەندی یاریگادا ڕۆڵی سەرەکی و یەکلاییکەرەوەیان بینیوە و ئەم وەرزەش بە دڵنیاییەوانێ ئەو پێگاتەیە کە پیۆلی کاری لەسەر کردووە چ لە بەرگری چ لە ناوەند چ لە هێرشبەری هەمان پێگاتەیە وە پێگاتەکەش پێگاتەیەکی لاوە کاگۆران ینی بەڕاستیەگە تۆ سەیریکەی لە سەراستی بەرگری چیتی و هێنانز تۆمۆری کالولو کالابریا هیچیان تەمەنیان ناگاتە نزیکی 28 گەنجەوە بناسەر بە ئەزمونێکی زۆر باش و تەمەنێکی تا ڕادێک مام ناوەندەوە تۆنالی یاریزانێکی زۆر لاوی پڕ جوڵەی تاکتیکی لە ناو یاریگادا
باڵەکانیش کە میسیاس و سالیمی کرد لە باڵی ڕاست و وەلیایش لە باڵی چەپ لەگەڵ ڕێبیچە ئەمانە کۆمەڵی یاریزان وەرزی ڕابردوو بینیمانە ئاستێکی بەرزیان پێشکەش کرد مەقسەد لەسەرەوە ئاستاکەین کە بینیمانە لە هێڵی هێرشبەری جیرۆ بۆ لەگە زڵاتان یاریزانێکی مەیدانی نەبووە بەڵکو یاریزانێک بووە معنەویەن لە پشتیانەکە بووە لە ڕووی دەرونیەوە لە ژووری جلگۆڕین لە دەرەوە یاریگا لە ناو کورسی یادەگەکانەوەوانێ بەردەوام پاڵپشتی یاریزان ناوەکانی کە دۆمتمانی بۆ دروست هەر بوونی لە نێو یاریگادا یانیم ترسە بۆ تیبی بەرامبەر بوونی لە نێو یاریگادا لە دروستبوونی لە دەنێکی ڕاستەوە خۆ لە دروستبوونی کۆرناڵێک بێگومان مەترسی بۆ بۆسە تیبی بەرامبەر و هەمیشە تیبی بەرامبەر حسابی تاواتیان ئەگەر تەمەنی هەڵکشا وەڵام حسابی تاواتیان بۆ ئەم یاریزانە کردووە خۆی ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر بەسەر تیبەکەەوە هەبوو بەسەر هێڵی هێژبەری تیبەکەەوە بەسەر تەواوی تیبەکەەوە هەبوو کە زڵاتان لەم تیپەیە توانێتی ڕۆڵی باشی هەبێ وەرزی ڕابردوو بەدڵنیایوانەوە یاریانی کاری کردووە وەکو خۆی تا ڕادەیەک باش بووە هەرچەندە لەگەڵ گەڕانەوەی برایمۆڤیچ سەرنج هەبووە بەڵام دەرکەوت کارگێڕی یانەکە چەندێک بۆ ناو یاریگا برایمۆڤیچیان گەڕاندوێتەوانێ دوو هێندە بۆ دەرەوی یاریگا و پاڵپشتیکردنی یاریزانە لاوەکان بووە ئەوەی کە لە میلانە جێگای سەرنجە ناوەندی هێرشبەریەکەیە واتە ئەو یاریزانەی دەکەوێتە پشت هێرشبەری سەرڕمەوانەیە ئەیسی میلان ئەم هاوینی دەکاری بۆ کردووە شوێنە پڕ بکاتەوانێ بە گواستنەوەی چارلی دیکێتلەر ئەم کاری کردووە 32 میلیۆنیان بە یاریزانێکی زۆر لاو لەیانەی کلۆبرجی بەلجیکیوانێ داوە ئەم یاریزانە لەم چەند یاری سەرەتایی وەرزە بە تایبەتی یاری ڕابردوو کە بەرامبەر ئەتڵەنتا یاری کرد یاریزانێکی ئەتوانی بڵێ لاو بەڵام گەورە دەرەکەوت لە تۆپ وەرگرتن لە جوڵەکردن بە تۆپەوە سەپەرشتیکردنی هێرشەکان و لە گۆڵ دروستکردن باش بوو ئەوەی ئەمێنێتەوە دوجار گەشەکردنی ئەم یاریزانەی سوودگانێتی بە ئێسی میلان لەو شوێنەدا کە بەڕاستی ئێسی میلان یاریزانی لەو شوێنەدا نەقسی هەبووە لە دوای ڕۆشتنی هاکان دیاز نەیتوانی بە هەمان ئاستەوە دەربکەوێت سەرەتای وەرزی ڕابردوو تا ڕادەی باش بەڵام دواتر پاشەکشەی کردووە ئێسی میلان لەو شوێنەدا پڕبوونەوەی بتوانێت دیکێتلێر ئاستێکی بەرز پێشکەش کات من دەڵێم ئەم وەرزەش کێبڕکەی نازناوی خولی تاڵی دەکات زۆر باشە دەستخۆش هیچ نەماوە لەسەر میلان زۆر باش ئینتەر میلان بەڕایەنرایەتی دواتر دێمە سەر ڕۆما لەبەرەوەی ڕۆما لە چامپیۆنس لیگ بەشدار نییە ئینتەر میلان لە ڕووی یاریزانەوە ئەو گرێبەستی کە ئەنجامیدا و گرێبەستی گەورەیە گواستنەوەی جارێکتر گەڕانەوەی لۆکاکۆیە و هێنانی میختاریانیش کە پێم وانە گرێبەستێکی زۆر زۆر گەورە بێ بۆ ئینتەر میلان لوکاکۆ زیادەیەکی باش ئەبێ بۆ پێکاتەکەی ئینزاگی هەرچەندە وەرزی ڕابردوودا دواساتەکانی ئینتەر میلان شێبڕکەی میلانی کرد بۆ برنەوەی نازناوی خۆلی ئیتاڵی ئینتەر میلان لەژێر سەرپەرشتی ئینزاگی یاریکی زۆر بە چێژ پێشکەشەکە ئینتەر میلان لەژێر سەرپەرشتی ئینزاگی یاریکی تاو هێرشبەری ئەنجامەدا یەکێک لەو تیپانەی کە لە دوای هاتنی ئینزاگیەوە بەڕاستی چێژم لە یاریکردنی ئەم تیپە بینیوە من ئینتەر میلان پێ دوایە لەژێر سەرپەرشتی ئینزاگی ئەم وەرزە هەم لە خۆلی ئیتاڵیام لە چامپیۆنز لیگ ئەوێ چی بکە ئینتەر میلان لە دوای ئەوەی کە ئەنتۆنیۆ کۆنتی کرد بە ڕایەنەر ئەم تیپە گەشەی زۆری کرد و لەگەڵ ئەوەشدا ئێستا یاریزان تا ڕادەیەک پەیوەندی بە ئینتەر میلانەوە کات باسی لۆکاکۆت کرد یەکێکە لەو گرێبەست و یاریزانانەی لە ماوەی چەند وەرزی ڕابردوودا گرێبەستێکی گەورە بووە بۆ خولی ئیتاڵی هەرچەندە دواتر گەڕایەوە یانەی چێلسی بەڵام وەرزی ڕابردوو سەرکەوتو نەبوو جارێکی دیکەم یاریزانە گەڕایە بۆ یانە ئینتەر میلان بەخواستن لۆکاکۆ لە ئینتەر میلان وەرزی یەکەم لەگەڵ کۆنتیدا توانی ئاستێکی بەرز پێشکەش بکات بە تایبەتیتر لە خولی ئیتاڵیدا ڕۆڵی سەرکیە بوو لە بەرەوەی ڕۆڵی زۆر باشی هەبووە هەچەند من پێم وایە لاوتارۆ مارتینێز بە ئامان شێوە وەکو ئەو ڕۆڵی هەبووە بەڵام ئەم یاریزانە کەمێک لە یاریە گەورەکانە گرفتی هەیە لە چامپیۆنز لیگا بە تایبەتی بۆ نوێ بەرامبەر ریال مەدرید لە 3 دەرفەتا بە قورسی دانێکشان بخاتە گۆڵەوانەیە ئەم یاریزانە لە خولی ئیتاڵی لە 3 دەرفەتا دوانیان دەخاتە گۆڵەوە ئەم کەم ئەزمونیان توانین بڵێ ئەم گرفتەی لۆکاکۆ کاریگەری لەسەر ئینتەر میلانە بۆ لە چامپیۆنز لیگ لە وەرزدا کە بەشداریان کردووە بەڵام ئێستا کە گەڕاوەتەوە بە حەزێکی زۆرەوە گەڕاوەتەوە کرێم یاریزانە گەشەی کرده بێت گەورەتر بوو بێت و لە ڕووی گۆڵتۆمارکردنەوەی کوالیتی یاریکردنی باشتر بوو بێت بۆیە من پێشبینی یەکەم لۆکاکۆ لەگەڵ ئینتەر میلاندا دۆخی چێلسی تێپەڕێنێت ببێتە ئیزافەیەکی باش و سوودی باش بە ئینتەر میلان بگەێنێت بە تایبەتی ئێستا لاوتارۆش گەشەی باشتری کردووە لە ڕووی جوڵە بە تۆپەوانێت دۆزینەوەی بۆشایی لە نەوێڵی بەرگری بەرامبەر یاریزانێکی لێ هاتووە ئەوەی کە هەیە
میختاریان تا ئێستا لە پێگاتی سەرەکی نەمابینیوە و قورسی شە بتوانێت بە ئاسانی لە پێگاتی سەرەکی ئینتەر میلان جێی خۆی بکاتەوە لەبەری تا ڕادەی لە هێڵی ناوەندی ئینتەر میلان گرفتی زۆری نییە تەنها کێشەی کەی بوو گڕۆشتنی ئەشرەف حەکیمی بۆ هیچباتنی دۆنفێرس تا ڕادێگە و گرفتەی چارەسەر کردووە. یەکە لە گرێبەستەکانی دیکە کە کردوێتی ئۆنانایە بە بێ بەرامبەر لە یانەیەک ئەوانەی گواستوێتی وانانی کە باسی خولی تاڵیەکە هەیە مۆردەکە گۆران لە مێرکاتۆکە بێر باسی یاریزانی بێ بەرامبەر بکەیت بەجددی یانەکان ئەوەنە بیریان لەسەرەوە هێنە هێندە چای لەسەر یاریزانەیە کە گرێبەستەکانیان تەواو بووە هێندە کار بۆ ناکەن کە بتوان لە ڕووی داراییەوە خۆیان بەهێز بکەن و گرێبەستی باشتر ئەنجام بدەن. بۆ هەمیشە زۆرێک لە وەرزەکانی ڕابردوش بەو شێوەیە بۆ ئینتەر میلان نەکە ئینتەر میلان هەر خەیارەکانی خۆلی ئیتاڵی بەگشتی کەمترین پارەیان سەر بکردووە لە مێرکاتۆیە. ئاستی خولەکە پاشەکشەی کردووە لە ڕووی سپۆنسەرەوە یانەکانی ئیتالیا سپۆنسەرێکی باش ناکرێنەوەتە ئەو کۆمپانیانی کە سپۆنسریانەکانی ئیتالیاکەن داهاتێکی زۆر نایەن یان لە گرێبەستەکانیانە 30 میلیۆن لە وەرزێکا و 35 میلیۆن بڕێکی زۆر کەمە تۆ لە بەراوردی کە بەیانەکانی پریمەلیگیان یانێکی و کوڕیامەدی بەشەوەنە کە گرێبەستێکی سپۆنسەری ئەنجام بدەن ساڵانە 70 بۆ 75 میلیۆن یۆرۆ وەردەگرن واتە جیاوازێکی زۆر ئەمەجگەری لە پەخشی تەلەڤیزۆنیش ئێستا خولی ئیتاڵی پاشەکشەیەکی زۆری کردووە بینەری کەمی هەیە لەسەر ئاستی جیهان لە ڕووی پەخشی تەلەڤیزۆنیوانی مەژوای کردووە کە داهاتی پەخشی تەلەڤیزۆنەکەش بۆ یانەکان زۆر کەم بێت کاتێک داهاتی یانەکانیش کەمە و سەرۆکایەتی یانەکانیش خاوەندارێتی یانەکانیش خاوەنێکی زۆر دەوڵەمەند نین وەکو یانەکانی پریمەلیگ بە تایبەتی کە بتوان لە ڕێگەی کۆمپانیای دەستی دوو دەستی سێوانەکەی خۆیانە سپۆنسەری یانەکە بکەن بۆ نمونە پاریس سان ژێرمان بە کۆمەڵێک کۆمپانیای قەتەڕی دامی ئەم یانەیە کرێوەکو سپۆنسەری کە ئەگەر لێی وردبیتەوە زۆرینەی ئەم کۆمپانیایانە دوجار خاوەندارەتەکان ئەگەڕێتەوە بۆ خاوەنی یانەی پاریس سان ژێرمان بە هەمان شێوە ماشتەستیش بەم شێوەیە لە ئیماراتەوانێک کۆمەڵێک کۆمپانیا سپۆنسەری ماشتەستیەکە دەگەرنا ئەم یانانە چۆن دەتوانن ئەم موچە زۆرە ئەم گرێبەستە زۆرە بدەن بە یاریزان یانێکی وەکو ئینتەر میلان ئەم هاوینە کاتێک لەگەڵ دیبالایە لە گفتوگۆیایە لەو لاشۆ لەگەڵ لۆکاکۆ لە گفتوگۆیایە گرێبەستی لۆکاکۆ یەکلایی دەکاتەوە ڕاستەخۆ گفتوگۆکانی دیبالا وەستێنێت و یاریزانەکە ئیزن دەدات ئەمە لە کاتێکە هیچ بڕەپارێکیش بۆ گواستنەوەی دیبالا پێویست نەبوو تەنها موچەی ساڵانەکەی کە حەملێم و دەوداجی بکات کە پرسیاریان لە پیپی ماڕۆتایی بەڕێوەبەری وەرزشی یانەکە کرد بۆچی دیبالەتان نەگواستەوانێ وتی ئێمە بە گواستنەوەی لۆکاکۆ کۆی گشتی موچەی یاریزانەکانمان هاوتا بۆ لەگەڵ یاسای دارایی خاوێن ئەگە یاریزانێکی دیکەمان بێنە وەکو دیبالا سەرپێچی یاسای دارایی خاوێنمان دەکرد دواتر سزا دەدراین سەرڕای ئەمەش 2 ڕۆژ پێش ئێستا خۆشت ئاگادار بوویت لە هەواڵێکات دەڵێت پێمابێ ڕۆژنامەی تایمز بوو یوفا لیستێکی بیزیانەی ئامادە کردووە کە لێکۆڵینەوەیان لێ دەکات لەو خەرجی داهاتانەی کە دەستیان کەوتووە بەڵام 2000 کاک بڕیار ناوی ئینتەر میلانیشی تێدایە واتە ئینتەر میلان سەرڕای کە دیبالاشی نێناوە یەکێکە لەو یانانەی کە فیفا کە یوفا دەیەوێت سەپەرشتی دۆسیەی ئابوووریەکەی بکات تاوای بزانێت بەڵام خۆیاسای دارایی خاوێن جیاواز نییە لە خولێکەوە بۆ خولێکی تر نەخێر ئەی جاکە ئەو هەموو گرێبەستە گەوری ئەنجام بدرێ یانەکانی تر ئەو هەموو پارە خەیاڵیە وەکو چیانێ بۆ نۆک و ینی پاریس سان ژێرمان بۆ نمونە قسەمان لەسەر کرد کۆمەڵێک داعمیەتە ناو یانەکە بۆ نمونە ینی بەشتۆنە بۆ نمونە 120 میلیۆن ساڵانە وەکو سپۆنسەریەتە ناو یانەکەوە پارەسپیکردنەوەی وڵاتی قەتەڕە کە زۆر دەوڵەمەندە دواتر دواجاکە لێ بکۆڵێتەوە ئەم کۆمپانیانە بەدەستی دوو بەدەستی سێ سەر بە خاوەندارێتی یانی پاریس سان ژێرمانە کە لە قەتەڕەوە خاوەندارێتی دەکرێت ڕاست بێگومان زۆر باشە ئەوە بابەتی خۆڵەوە شڵا لە بەرەی زۆریەوێت زۆر زۆریە بێ بە داتاش قسەی لەسەرکەوە بێنای کۆمپانیەکانیش لە کۆمەڵی سێم یاریەکە ئینتەر میلان لە کۆمەڵێکی زۆر قورسە بەرامبەر دوو یانەی زەبەلاح دوو یانەی گەورە دوو یانەی با بڵین ئەو دوو یانەی کە هەوڵی برنەوەی چامپیۆنز لیگەدەن بەشەلۆنەش بەشۆنەتە ئەندازەیەک بەشۆنە ئەم ساڵ لەژێر سەربەستی چاڤیە من پێم وایە لە بەرنامەی پێشوو باسم کرد خولی ئیسپانی بەرە دەستکەوتە بەڵام کێبڕکێکا بۆی نازناوی چامپیۆنزێکیش بەرێ ئەمە گومانی ناوێکی گەورە میشە بڵێ بەشەلۆنە ناوێکی گەورە یعنی ئەو هەموو گرێبەستە گەوری ئەنجامیدا ئەمە زۆر باسپی بەشۆنەمان کرد ئینتەر میلان لەناو یعنی لە نێوان دوو تیپی گەورەیە یەکی لەوانە بایر میونخ کە بەشلۆنە بەڕاستی یادگاریی خۆشی نییە لەگەڵ لە کۆتا یاریەکانە و لە هەمان کاتە بەشلۆنە لەگەڵ ئینتەر میلان هەمیشە تیپێکی یعنی بەگشتی کۆمەڵی ئینتەر میلان کۆمەڵێکی قورسەوە لە ناو کۆمەڵەکانە بە کۆمەڵێکی ئەگرین ناسراوە ئینتەر میلان ئەتوانێت قۆناغە تێپەڕێنێ ئەتوانین بڵێن لەسەر وەرەقا بایر میونخ گەیشتوێتە قۆناغی شانسە باش
ڕکابەرەکە لە نێوان ئینتەر میلان و بەرشەلۆنەدایە حتمما لەگە بەرشەلۆنە ژۆ گرێبەستە گەورانی نەکردیە لە هێنانی لیڤاندۆڤسکی، ڕافینیا، کۆندی، کریستنسن. بەڵام تا ئێستاش بەرشەلۆنە دۆخی ناجەگیرە لە خۆڵی ئیسپانی. ئەگەر ئەو گرێبەستانەی نەکردایە توانی بڵێن ئینتەر میلان بە ڕێژەی لە 170 گەڕگاتە قۆناغی 16 بەرشەلۆنە چێتە یۆرۆپا لیگ ئاوشەی وەرزی ڕابردوو. من جیاواز لە تۆ بۆ چوونێکمێ پێم وانی ئەرشی بەرشەلۆنە ئاسانە بەرامبەر ئینتەر میلان لە وەرزی ئەمساڵ. بەڵام خۆ من نەمود ئاسانە. ئێستا کە ئەو گرێبەستانەی کردووە ئەتوانین بڵێن بەرشەلۆنە خۆی لەو داڕوخانە پاراستووە کە چەند وەرزێک بەسەری هاتبوو ئاوشان ئینتەر میلان هەردووکیان وەک یەک ڕکابەری دەکەن. بۆچی ینی خۆ ئینتەر میلان چەند وەرزێکە دۆخی باشە بەرشەلۆنە دۆخی خراپە. بڕیانەکانی ئیتاڵیا لە چامپیۆنز لیگ متمانیان بە خۆیان نییە کاگۆران. ینی لەگەر ڕەنگە خۆت لەم کەس باشتر بزانیت زۆترین یاریکەم سێریکەم یارەکانی خولی ئیتاڵیە و سەردەمێک ژانەیە عەتفم بۆیان هەبوو بێت. بەڵام بە قەناعەت یانەکانی ئیتاڵیا لە چامپیۆنز لیگ متمانیان بە خۆیان نییە. چەند ساڵە دەمێکە ئەی بۆ یۆڤانتۆس بەتایبەتی شکستەکان یۆڤانتۆسی ژوای لەم خولە کرد لە دوو بەرامبەر دوو یانی ئیسپانی تۆ یاری کۆتایی لە دەسەدەی. ئەمە ئەمەیەکی لەو کارەکانە یۆڤانتۆس بە پێگاتەیەکی زۆر باشەوانێ دوو شکستی زۆر خراپ بەرامبەر یانەکانی ئیسپانیا لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ تۆمارەکات. ئەمە واکە یانەکانی دیکە ژۆ متمانیان نەمێنێت و هیچ یانێکیش ئامانجیەوەی نییە کە لە چامپیۆنز لیگ کار بکات. یعنی ئینتەر میلان هیچ ئامانجیەوەی نییە کە نازناوەکە بێتوانێت. بەڵام بەرشەلۆنە ئێستا ئەگەر ئومێدێکی هەر ئومێدیشان هەیە ببەنەوانێ بەڵام ئینتەر میلان ئومێدیشان پێی نییە. بۆچی ئەمە جیاوازەکەیە لەبەرەوەی دەرونیەن و ئامادەیەن ئەم تیپە ئامادە نەکراوە چامپیۆنز لیگ. جوانە بەس ڕامەکیشێ بۆ ینی ئەوەی کە ئایا چۆن ینی یانەکانی خولی ئیتاڵی بیر لە نازناوی گەورە نەکەنەوە ینی بۆ نمونە واز لە ناوخۆی خۆیان بێنن ینی ماوەیەکی زۆر ینی ئیتاڵی نەیتوانێت چامپیۆنز لیگ بێتەوە بۆ نەیباتەوە ینی هۆکارەکەی ئەوەیە دەرونیە ئەم تیپەیە خۆت ئەم تیپە بۆ نمونە ئەم تیپانە لا خۆیانە بۆ نمونە ئەیانەوەی شکێنەکەم بێ و تاوا پارە زۆر خەرج ناکری یاریزانی کۆلەتی بەرز نایاندرێ هۆکاری چییە کە تۆ وەڵی شێبڕکەی نازناوی گەورە ناکەن چکە بەڕاستی قسەیەکی خراوە بۆ خولی ئیتاڵی. ئینتەر میلان لە وەرزی 2010ەوە لە چامپیۆنز لیگ بوونی نییە کاڵی بوونی نییە واتای بۆتای ڕکابەری بوونی نییە یانەیەک 12 وەرز لە ڕکابەری دوور بێت 12 وەرز پێش ئێستا ڕاهێنەرێکی جیاواز ئەم نازناوی بردێتەکە ئێستا خودی ڕاهێنەرەکەش ناتوانێت شێبڕکەی چامپیۆنز لیگ بکات کە خودی جۆزێ مۆرینۆیە لە چەندین یانی دیکە نەیتوانێت لە چامپیۆنز لیگ ئاستێکی باش پێشکەش کات و ناشتوانێت ینی گفتوگۆ لەگەڵ یانێکی وادا بکات کە شێبڕکەی چامپیۆنز لیگ بکات و ڕاهێنەرەتی یانەی وەربگرێت. ئەم یانەیە پێگاتەکەی سەیری دەکەیت لە هاندانۆڤیچ، سکرینیار، دیڤری، باستۆنی، بارێلا، برۆزۆڤیچ، هاکان، دۆنفێرس، گۆسێنس، لۆکاکۆ، لاوتارۆ، دیزیکۆ، کۆریا هیچیان لە چامپیۆنز لیگ ئازمونێکیان نییە. هیچیان لە چامپیۆنز لیگ ژمارەیەکی بەهێز نەبوون. هیچیان یاری کۆتایی چامپیۆنز لیگیان ئەنجام نەدا با نشکەوە ماڵەوانێ با تۆزێکی ژەرگۆڵی بیرکەمەوانێ ئەم ناوانە ئەم ناوانەوەی کە پێم وانە لەسەر کورسی یەدەگەش لەسەر کورسی یەدەگی هیچ جانێکیش بەشداری یاری کۆتایی چامپیۆنز لیگیان کرد بێت. بەچی ئومێدەکەوانێ ئاواتیان ئومێدی ئەوەیان هەبێت کە بگەنە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. حتمما هیچ ئومێدێک نابێت. ئەی ڕاهێنەرەکەیان ئینزاکی ئەوش بە هەمان شێوە لایەنەی لازیۆ کە هاتووە هەنە چوارچەوەی خولی ئیتاڵیدا کێڵکە کردووە. ئەگەر نا ئەم پێگاتەی ئینتەر میلان ئەگەر گرێبەستی باشتری بۆ بکرایە و پلانی یانەکە لە دەرەوەی ئیتاڵیا بۆ ئەوروپا پەلی باویشتایە ئەکرێ بڵێن ئەم یانەیە لە چامپیۆنز لیگا وەرزەکانی دواتر باشتر ببێت. بەڵام بەم پلانی ئێستاوانێ قورسە بگاتە چواگۆشەی زێڕینیش. قورسە قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنە ئینتەر میلان بە وشەیە و جواب ببەرەوە لە نێوان ئەو سێ بە قورسێ بینەبەرەوەی من کاک بڕیار ئەمەوێ ڕێی خۆم بدەم لەسەرم کۆمەڵەیە ئەگەر مەجالم بی من پێم وایە بایرن لە دەرەوەی لا کێشەکەیە بایرن میونخ لە دەرەوەی لا کێشەی گەیشتنە بە ینی پێم وایە گەیشتۆتە قۆناغی 16 بەڵام هاوکێشەکە لە نێوان هەردوویانە ئینتەر میلان و بەرشۆنای هێڵمەوە من پێم وانییە فەزڵی بەرشۆنای بەسەر ئینتەر میلانە زیاتر بێ من ئەمە بۆچوونی خۆمە ڕەنگە هەڵەبم بەس قەنەعەتمە بۆچوونی خۆمە پێم وانییە ئینتەر میلان یعنی بەربژێریشی خراپتر بێ لە بەرشۆنە لەم قۆناغەیە بەرشلۆنەش بەشێک لە یاریزانەکانی ئەزمونیم پاڵەوانەتیان نییە و ئێستا بەشداریەکەن ینی بۆ نمونە و لە هەمان کاتە بەرشلۆنە لە وەرزێکی خراپ هاتووە دەست پێ کاتەوە وەرزەیانی ناکرێ زۆر ئومێدی گەورە لە چامپیۆنز لەسەر بەرشلۆنە هەڵچنین من پێم وایە ئینتەر میلانیش وەکو بەرشلۆنە چانسی ئەوەی هەیە گەیشتن بە قۆناغی 16 مسۆگەر بکات ئەمە قسەی منە بۆ ئەم کۆمەڵەیە پێش ویستمە سەر ڕۆما ینی ناپۆلی کە بەشداری چامپیۆنزیەکە ئەمساڵ وە ناپۆلی
تیپێکی باش بۆ بەردەوام لە خولی تالی تیپێکی باش بووە و لە هەمان کاتە لە کۆمەڵی ئەجاکس و لیڤەرپوڵ و گلاسکۆ ڕێنجەرز یاریەکە لە کۆمەڵی یەک ئەمەوێ بە کورتی پێم بڵێ ناپۆلی لەم خۆناغە چیەکە ناپۆلی ئەویش بە هەمان شێوە لیڤەرپوڵ لە سەوەڕقە گەشتوێتە خۆناغی داهاتوو بێگومان ئەوەی کامێنێتەوانێ تەنها ناپۆلی ئەیاکس نییە ئەوێ بزانێ ڕێنجەرزیش لە پاڵاوتنەکانەوانێ بە ئاستێکی بەرزەوانێ گەشتوێتە بێگومان خۆناغی کۆمەڵەکان بۆیە بە هەمان شێوە ینی منیانەکانی ئیتالیا ئومێدم پێیان نییە لە چامپیۆنز لیگا باش بن بۆیە ناپۆلی لە بەرهەم تاقیکردنەوەیکی قورزە لەبەرەوەی ئەیاکس هاوتای خۆیەتی بەڵام بیرت نەچێ ئەتلانتا کە ئێستا نییە بەرامبەر پاریس دووەرز پێش ئێستا ئاستی ناوی پێشکرد لە ئەمە گرفتەکەیە کاگۆرە ئەمە گرفتەکەیە ئەتلانتا بەرامبەر پاریس ئاستێکی پێێنە پێشکەشەکە لە قوڵی هێشتا بە دواوە لە دەستیدات بێگومان لەوەی هەشتاوە لە دەستیە تا هەشتا گەشت بە قۆناغی دواتر ئینتەر میلان بەرامبەر لیڤەرپوڵ وەرزی ڕابردوو بە ئاستێکی زۆر بە زۆر دەرەکەوێت نزیکە لەوەی گۆڵی یەکسانی ئینتەر میلان لە قۆناغی شانزە نزیکە لەوەی گۆڵ یەکسانی تۆمار بکەنەوەوانێ سانچێز تەڕ دەکرێ و یاریەکە لەدەست دەرەچێ و هەردوو یاریەکە تا خولێکی 75 میلان باشترین یاریەکات میلان بەرامبەر لیڤەرپوڵ لە قۆناغی کۆمەڵەکان بە هەمان شێوە تەنها یۆڤانتۆس نەبێت بە یاریکردن و بەنجامی ژەر خراپەوە ئەبێ دەستی لێ بشۆی ئەمە کارەکەی ئەوەیە کە ئەم یانانە ئامادەییان نییە ئامادەی هزریان نییە مانگە پێش ئێستا کا لەسەر چی کراوە لایەنەکانی ئیتاڵیادا لە مەشق ئامادەکاریەکانە دڵنیا بە لەوەی لە 185 کار لەسەر خولی ئیتاڵی کراوە چیانەیە یانی تەسەوور ناکەم هیچ یانێک هەبوو بێت یاریزانەکان یاگەدا کروێتەوە کە پلان نێما چامپیۆنز لیگە بۆ قۆناغێکی دیاری کراویش ئەی دیکەواتە وەکو تۆ ئەڵێی یاریزانی گەورە بەچی بێ بۆ نمونەکە ئامانجی تیبەکانی ئیتاڵیا ئەمە بێ تا گەشتە بۆ دۆخی خولی ئیتاڵی لە پاشەکشێکی گەورەدایە یعنی تۆ یانێکی وەکو یۆڤانتۆس نەیتوانی سود لە کریستیانۆ وەربگرێت پێگاتەکەی بۆ جۆرە بەهێز بکات لەگەڵ هاتنی کریستیانۆ کارێ بکات ئەو ڕۆی ئەلامی ڕووی کرد بە خولی ئیتاڵی ئەو ڕۆی ئەلامی ڕووی کرد بە یانەکە بە تایبەتی بیخۆزێتەوانێ تەنها بۆ نەوەستێتەوە کریستیانۆ هێناوە دیلێخت هێناوە دوو باڵی باشیشی بێنایە بۆ بەرگری باڵەکانی دوو ناوەندی باشی بێنایە ئەو کاتە یانەکەش باشترە بووە گەریە بوو لە چامپیۆنز لیگی شانجامیان باشتر بێت و کریستیانۆش بێنێتەوە بەرتی بەشێک و پۆرتۆ ماڵاوایی کرد بەڵێ ئێستاش ئەگە کریستیانۆ بێتە یانێکی وەکۆی سیمیلان و ناپۆلیەوە کە دەنگۆ هەیە لەسەری لە ڕووی ئەلامیوانی خولەکە بژێتەوە لەبەرەوەی قسەکە لەسەر جوڵی کریستیانۆ نییە قسەکە لەسەرەوە نییە کریستیانۆ هاوشێوەی دەوەرز پێش ئێستا توانێت 40 گۆڵ تۆمار بکە قسەکە لەسەرەوەی کریستیانۆ لە ڕووی ئەلامیەوانێ ئێستا ژێکێکە لە هەرە کاریگەرترین یاریزانەکان و بەردەوام چاوی لەسەرەوە ئەم یاریزانە لە تەمەنی 45 ساڵیشتە یاری بکات بەشێکی زۆری هەندەرەکانی دامە سەیری دەکەن بینەرێکی زۆر ڕاکێشێت بۆ یۆڤانتۆس لەوە شکستێناوە زۆر باشە کاک بڕیار پێشەوەی بچمە سەر بەشێک لەو کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ئەمەوێ قسەیەکی کورد لەسەر ڕۆما بکەین ڕۆما لە ژێر سەرپەرشتی جۆزێ مۆرینۆ وەرزی ڕابردوو توانێت کۆنفرانسێکیش بەدەست بێنێ و لەم وەرزشە خۆی نوێ کردوتەوە بۆ منە چەند گرێبەستێکی ئەنجام داوە دیبالای هێناوە ڤیناڵدۆمی هێناوە دیبالا گرێبەستێکی تا ئەندازەیە باشە ڤیناڵدۆم هەرچەندە تووشی پێکانەوە ماوەیەکی زۆر دوورەکەیتەوە بەڵام من پێم وایە گرێبەستێکی خراپ نابێ بۆ ڕۆما هیچێکە لە یاریزانە باشەکان لە لیڤەرپوڵ لە پاریس هەلی زۆری پێنەدرا لە پاریس دەرفەتی گەوری پێنەدرا بەڵام پێم وایە لە ڕۆما گەرگەڕایەوە لە پێکان ڕەنگە زیادێکی باش بە پێکاتەکەی جۆزێ مۆرینۆ و ڕۆما لە ژێر سەرپەرشتی مۆرینۆ ئەم ساڵ ڕاستەخۆ بەشداری یۆرۆلیگەکە و بەشێکی زۆری میدیاش پێیان وایە ڕکابەری سەرەکی برنەوەی نازناوی خولی ئیتاڵی ئەم ساڵ هەڵبەت شتێکی خۆشیش بێگومان بەس مۆرینۆ خۆی وا ناڵێ بەڵام شتێکی زۆر جیاواز و ئەتوانین بڵێن خۆشە بێ بۆ هاندەرانی تۆپی پێ بەگشتی کاگە بێت و ڕۆما لەسەر دەستی جۆزێ مۆرینۆ ناسناوی خولی ئیتاڵی لە وەرزی ئەم ساڵە بەدەست بێنێت تنازام تۆژەگە لەو بۆ چوونەدا بێگومان هاوڕامیانی یەکێک لەو ڕایەندەرانی کە زۆرێک لە خولەکانی بەدەستێناوە و چامپیۆنز لیگ لەگەڵ چەندینیانی جیاواز بردووە و لە هەمان کاتە یەکێک لە ڕایەندەرەکان کە من هەمیشە عاشقی ئەو ڕایەندەرە بووم لە هەمان کاتە زۆر جیاواز دەرکەوت ڕۆما لە کۆنفرانس لیگ لە وەرزی ڕابردوو ئاستی بەرزی پێشکەش کرد باسی خولی ئیتاڵی ناکەم بەو یاریزانە زۆر ئەڵێ زۆر نۆرماڵانەی کە بەدەستیەوە بەڵام ڕۆمایەکی باشمان بینی لە وەرزی ڕابردوو و من هیوادارم ئەمساڵ ڕۆما جیاوازی دروستکە لە خولی ئیتاڵی جیاوازیش ئەبێ لە چیدا لەوەی کە وەرزی ڕابردووی سیمیلان نازناوەکەی بردووە ڕابردووتر ئینتەر میلان بووە ئەگە بێت وەرزی ئەم ساڵ ڕۆما بێت گۆڕانکارێکی گەورە بێ بۆ خولەکەەوە ئەو خولانش کە بەردەوام یانەیە قۆڕخی دەکەن حەوەرز هەژوەرز نۆوەرز یەک لە دوای یەک نازناوەکە بنەوانێ وای لێ تامیتیانە تۆ بڵێ تەنها بینەری ئەو یانانە سێری خولەکەکەن بەڵام ئێستا
هەریەک لە ئێمە گەرهاندەری یانێکی خولی ئینگلیزیش نەبین بەردەوام حەز دەکەن سەیری خولی ئینگلیزی بکەین لەبەرەوەی پێمان وایە مۆرزە یانەیەکی دیکە بێتە پاڵەوان یانی زۆر کەس پێی وایە توتنهام ڕەنگە کێبڕکەی نازای پریمەر لیگ بکات بۆیە ئەو جیاوازی پاڵاوان بوونە میشە جیاوازی لە خولەکانە دروست دەکات و بێتەوەی ڕوویەکی جوانی خولەکە لەبەری کێبڕکەکانی زیاتر دەکات و دروستبوونی کێبڕکێ لە ناو خودی خولەکەدا سوود ئەگەیەنێت باتە ئەوە ناکە ئێمە لەسەرتا بەناوکەوتمان تەنها لە ناو خۆ کێبڕکیەکەن و چەند وەرزێکیشە بۆ کێبڕکە ناوخۆشدا نەبووە عینتەنا یۆڤانتۆس پاڵەوانەکەی پاڵەوان بۆ ناسناوەکەی بردێتەوە هیچ کێبڕکێک نەبووە ئەمە زەربە گەورەکەی لە خولی ئیتاڵیدا بەڵکو ئێستا ئەم جوڵەی کە هەیە لە کێبڕکێکردن شتی زۆر باشە بەڵام هەنگاوی پێویستیان نناوە یان هەنگاوە گەورەکان نناوە لەوەی کە کێبڕکێ گرێبەستی گەورە بکەن یان پارەیەکی باش خەرج بکەن کە پارەکەش نییە یان خولەکە و یانەکان حتمما پاشەکشەیەکەن کۆمنتێک هاتبوو کا گۆران کە نیاز کازم باز دەواکە تێبی سەرنج لەوەی هەیە کە هیچ جانێکی تاڵی ناگاتە قۆناغی هەشتی چامپیۆنز لیگ قۆناغی هەشت 16 قۆناغی هەشت بەڵێ نازانم وەڵاهی من ناکرێ ئێستا ئێمە لە ئێستاوە باسی ئەوە بکەین بەڕاستی بەڵام من وەکو ئاماژەم پێدا باسی ینی لە قۆناغی لە گروپی 5 میلان و چێلسی ئەگەری سەرکەوتیان بۆ قۆناغی 16 زۆرە دواتر ئەبێت چاوەڕێکی بزانین میلان بەر ڕوبەڕووی چێ بێتەوە کاک بڕیار ئێمە ئێستا من باز دەوە ئەەکەم ینی باز لە قۆناغی کۆمەڵەکان ئەەکەم من پێم وایە لەسەر وەراق میلان و چێلسی گەیشتونەتە قۆناغی داهاتوو بەڵام تو ئایا لە قۆناغی 16 ڕکابەرەکان چێیە ئەمە گرینگە دواتر ئەبێ ئێمە زایمان ڕکابەرەکەی چی و کاتوان قسە سەرەوەکەین بۆ ناگاتە بەڵام بەپێی ئەو ئاستی کە تۆ باسی کرد و کشیکردنەوەیکی زۆر ورد و جوانە بۆ کرد منیش پێم وایە گەیشتنی ینی ئیتالی بە قۆناغی 8 قورسە چکە بەڕاستی ئەوانەیەگەنە قۆناغی 16 زۆربەی ینی گەورن ینی بەهێزن و لە هەمان کاتە ینی ئینتەر میلان من پێم وایە ئینتەر میلان لە سەقسەی خۆمم ئینتەر میلان هاوشانی بەرشلۆنە دوو کێبڕکەین لە دوای بایرنەوە من پێم وایە کێبڕکەی گەیشتن بە قۆناغی 16 کەن بەڵام بۆ قۆناغی 8 قورسە من بڵێم لە ئێستاە ئاگاتە قۆناغی 8 یانە بەڵام من پێم وایە میلان ئەگاتە قۆناغی 16 من پێم وایە ئینتەر ئەگاتە قۆناغی ئینتەر کێبڕکەی بە شۆناکە بۆ قۆناغی 16 بەڵام لە هەمان کاتە من نازانم ئێستا چکە بەڕاستی ڕکابەرەکان دەرنەکەوتون لەگەڵ ئەمە هەموو ئەمانەشا بەو هەموو هۆکارە وردەی کە تۆ باسی کرد من پێم وایە گەیشتنی من ناڵم بە چارێکی کۆتایی ناڵم گەیشتنی یعنی ئیتالی بە قۆناغی چوارگۆشەی زێڕین قورسە بەدڵنیایەوانێ قۆناغی چاگۆشەی زێڕین وەکوتم موعجیزەیە یانەیەکی ئیتالی بتوانای ئەوەیە بێت بگاتە ئەو قۆناغە کۆمەڵی شەشەم ریال مەدرید لایپزیگ شاختار سەڵتیک دەگوترێت ریال مەدرید ئەرکی ئاسانە ویستم لەسەر دوو قسە کۆمنت تۆ ژەرگم کاک بڕیار بێگومان ریال مەدرید ئەرکی ئاسانە ئەوەتی بێ کە زۆر ڕکابەرە ڕەنگە لایپسیک بێت لایپسیکی ئەڵمانی هەرچەندە بەردەوام سێڵتێکیش هەبووە تیبێک بۆ کە بەڕاستی وجودی هەبووە لە چامپیۆنز لیگ بەڵام ریال مەدرید بە ئاسانی ئەگاتە قۆناغی 16 پێم وایە ریال مەدرید یەکێکە لەو تیپانەی کە زۆر مستەقیرە هەر لە سەرەتای وەرزی خولی ئیسپانیا ئەم تیپە زۆر مستەقیرە تیپێکە کە ئەبینی یعنی تیپی ئامادە دیارە کاک بڕیار کە تۆ چۆن باسی خولی ئیتالیەکەی بەڕاستیانەکان ئامادەنین بەڵام ریال مەدرید ئەم وەرزە من پێم وایە ناڵم نازناوەکانە بە بەڵام ئەڵێم ئەوەندە ئەم سیاری ئەم چەندیاری کە لە خولی ئیسپانی کراوە ریال مەدرید تیپێکی ئامادەیە بۆ بەرنەوەی نازناوەکان لە وەرزی ئەم ساڵیش قورسە من بڵێم ریال دوو وەرز لەسەر یەک چامپیۆنز لیگ و خولی ئیسپانیش بەڵام من باز دەچیەکەم ئەڵێم ریال مەدرید تا ئەم چەندیاری کە کردوێتی لە خولی ئیسپانی بەڕاستی تیپێکی ئامادەیە تیپێکە ئەتوانێت ڕکابەری برنەوەی نازناوەکان بکات منطقی نییە کە لەم قۆناغەدا بگوترێت ریال مەدرید شانسیە بۆ یاخود کۆمەڵەکەی ئاسانە لەبەرەوەی لە وەرزی ڕابردوو لە وەرزی ڕابردوو هەموویانە بەهێزەکانی یەک لە دوای یەک کردوێتە دەرەوانێ و قسەی هەندرانی بەشلۆنەیە ئەمە قسەی وەڵام من ناڵم قسەی هەندرانی بەشێکی زۆر لە هەندرانی دژە ریال مەدرید کۆمەڵایەتیەکان ئەم قسانە کرا ئەمە باسی ئەرکی ئاسان بکەین کاک بڕیار وەکو تۆ ئەفەرمووی وەرزی ڕابردوو ریال مەدرید جوانترین چامپیۆنز لیگی مێژووی بەدەستێنا کاک بڕیار یعنی ڕیمۆنتادای بەرامبەر تەواو یانە گەورەکانی کرد یعنی تۆ مانچستەر سیتی کردە دەرەوە پاریس سان ژێرمانی کردە دەرەوە لیڤەرپۆڵی کردە دەرەوە دنیای تیبی کردەوە کە مڕەشح بن بۆ بەرنەوەی نازناوەکە یعنی ئەگەر باس بێتە سەرەوەی ریال شانسی هەیە کاکە ئەی بۆ مانچستەر سیتی شانسی نییە کاک بڕیار لە قۆناغی کۆمەڵەکانە چەندین ساڵە کۆمەڵەکەی قورسنیە کاک گۆران کاک بڕیار وەڵڵاهی ئیشبیلیە دۆرتمە کۆپنهاگن کاک بڕیار ئەزانی یەک شت پێ بڵێم وەڵڵا چەندین ساڵە لەژێر سەرپەرشتی گواردیۆلا لەژێر لەوەتی گواردیۆلا ڕاهێنەرە مانچستەر سیتی لە قۆناغی کۆمەڵەکانە ڕوبەڕووی تیپی هاوشێوی خۆی نەبووەتەوە هاوشێوی خۆی مەستم چییە بۆ نمونە بایر مونیخ بەرشلۆنە بەرامبەر پاریس سان ژێرمانی نەکرد یعنی کاک بڕیار
چەند ساڵی قۆناغی کۆمەڵەکانەوە بەسمە لە خۆنا کۆمەڵەکانی بەسمە چەند ساڵە تۆ ناکرێت لەمە کاڵێم چەند ساڵە ساڵێکی وای تەکەوێت بەڵام تۆ ئەگەر ڕیالمەندیش ساڵی وای تەکەوت بەرامبەر تیپی بەخۆ دیاری کردو بەهێز دیاری کردووە بەڵام تۆ ئێستا ئەگەر تۆ سیڤیلی هاوژانەکەی بمانسەرسی شتیوان نابێ دۆرتمۆند لەم دۆخی ئێستاە کە بەڕاستی دۆخی خراپە دۆرتمۆند لە خولی ئەڵمانی واتە تۆش هەر پێ دوای کۆمەڵی سێم تەنها ئاگرینە من پێم وایە کۆمەڵی سێم یانەکانی بایرن بەرشلۆنە ئینتەر ڤیکتۆریا بەرزنیشێکە لە هەرە کۆمەڵە باشەکان بەس کاک بڕیار ئەمێ کۆمەڵی تۆ وەرگرم لەسەر ینی پاریس سان ژەرمان پاریس ئەم ساڵ زۆر باز لەوە ئاکرێ پاریس ئیمکانیەتی هەیە پاریس یاریزانی کوالەتی بەرزی لەبەردەست هەیە پاریس سان ژەرمان من پاپی هەیە پاریس مێسی هەیە پاریس نەیماری هەیە با نەیخوێن مۆناوەکان زۆرن بەڵام پاریس شەخسیەتی نییە شەخسیەتی برنەوەی نازناوی ئەوروپی نییە پاریس ئەم ساڵی شەخسیەتی نازناوی برنەوەی چامپیۆنز لیگی نییە پاریس سان ژەرمان بۆ پێگاتەیەوان هەیە لە هەموو کاتێکام ڕەشەحە بۆی بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و ئەوەش ئەکەوێتە سەرەوەی لە یاری کۆتاییدا ڕوبەڕووی کێ بێتەوانێ واتە تۆ گەرە وەرزەش ڕوبەڕووی بایرن نەبووە تۆ پێم وابێت بوو بە پاڵەوانی تا ڕادێک ئاسانتر بوو چکم بایرن ریال مەدرید ئەیسی میلانێک کە بەهێز بوو ئەم یانانە لە چامپیۆنز لیگا هەرگیز کار لەسەرەوە ناکات چەند هێرش دەبیت و چەندێک تۆپ لا ئەبێت چەندێک مەترسی دەبێت هەمیشە کار لەسەرەوەکەن تۆ چەندێک دەرفەت بە منەی گۆڵە لەسەر تۆمار بکەم ئەوەی ڕیال مەدرید وەرزی ڕابردوو کردوێتی یاخود ئەوەی بایرن مونیخ بەرامبەر پاریس سان ژەرمان لەو یاری کۆتایی ئەنجامیاندا بۆیە پاریس سان ژەرمان ئەوی کە باسێکە شەخسیەت یان کەسایەتی نیە لە بەرەمیانەیە بە زەبری پارە دروست بووە واتە پرۆژەیەکی وەرزشی نەبووە کە زۆر گەورە بێت و یاریزان ڕووی تێبکات و خاوەنی ڕایەنەری زۆر گەورە بێت و ئەمیانەی دامەزراوە بکات ئەوەی کەم یاستێرانەی یەشتۆتەوە یاریان پێ دەکات زەبری پارەیە یاریزانێکی وەکو میسی کە گرێ بەستەگەی کۆتایی پێ تەنها پاریس سان ژەرمانە دەرەقەتەوە موچە زۆرەی میسیە لەو کاتەدا کە بیگوازێتەوە گەنا چیان ێگەی ئارەزووی گواستنەوەی میسی نەکات باشە هاتنی گالتێر و کۆڕایەنەر پێم وایە ئەگەر سێ یاریەکانی پاریس کرد بێت لە مۆرزای گالتێر بەڕاستی تیپێکی جوانی دروست کردووە یاریکی جوان پێشکەشەکە کێشەی بینی یعنی دەستی ئەڕۆ ئەم ڕایەنەرە لە بینی نەیمار و پاپیا کێشە دروستە بێت دوای یاریەک چارەسەرێکە ئەم ئەسست بۆ ئەوەکە ئەو گۆڵ بۆ ئۆتۆمارەکە ئەو باوەش بۆواکە ئەمە هەمووی کاریگەری لەسەر ئەم وەرزەی پاریس سان ژەرمان نابێت لە چامپیۆنز لیگ لەکوێدا ماسە باشی پێشکەش کردووە لە خولی فەڕەنسی چەند وەرزە لە خولی فەڕەنسی چ کێشەیەکیە خە لەژێر سەرپەرشتی پۆیستنەوە بەو شێوە باشە نەمانە بینی یعنی بۆ منە لەم کۆتاییانە چەندین یاری بە زەحمەتە بردەوە با کات تێپەڕ ببێت من ڕاستی پێ بڵێم دەرفەتیەوەم نابێت سێریارەکانی خولی فەڕەنسی کەم و ناشتوانمەوە نەهاقیە بکەم بڵێم خولی فەڕەنسی لە خولی ئیتاڵی بەهێزترە با چاوەڕێ بکەین یارەکانی دیکەش ببینین دواتر لە چامپیۆنز لیگیشا تاقیکردنەوەی قورسیش ببینین و ئەو کەشێش کە تۆ پێڵی چارەسەر بووە با ببینین زین تا کوێ چارەسەر بووە چکمە ئایا تا کۆتایی وەرزەکە چارەسەر بیان جارێکی دیکە سەرڕەڵەداتوانێ چکمە ئەو میپاپی سێوەرز پێشێستە نییە و میسی و نیماری ژەم وەرزە دەیانەوێت توانەکانی خۆیان بسەلمێنن بەتایبەتی نیمار کە لەم سەرەتای وەرزەوە وەکو ژمارەی گۆڵی باشی تۆمار کردووە میسیش دەیەوێت ئەم وەرزە بیسەلمێنێت کە وەرزی ڕابردوو لە ناکاو ڕووی کردووە دەمیانەوی جامەدەکارێکی نەکردووە بۆیە لەسەر پاریس سان ژەرمان قورسە قسە بکەین و پێشم باشە بەم چەند یاری سەرەتا هاندەران هەڵە خەڵەتێن لەبەرەوەی پاریس سان ژەرمانمان بینیوە لە خولی فەڕەنسی دەیاری لەسەرێکی بردوێتەوانێ و گۆڵی زۆری تۆمار کردووە و لە چامپیۆنز لیگیشا لە قۆناغی کۆمەڵەکان هەر شەش یارێکی بردوێتەوە 18 خاڵی بەدەستێنا و دواتر لە قۆناغی 16 هەر باش بوو بەڵام لە قۆناغی هێشتا گرفتەکان ڕوو ئەدەن کێشەکان قوڵە بناوە زۆر بە کورتی کات دەرەکماوە یەکێک لەو یانی کە ئەمەوێت بە کورتی قسەی لەسەرکەم گروپی دیە لە بینی فرانکفۆرت و توتەنهام و سپۆرتینگ لێشبوونە و مارسیلیا گەشتنی توتەنهام ئاسانە بەگەی بە قۆناغی دواتر هاواسەیرەکەی بێت توتەنهام لە سەرەقە بە یەکەمی کۆمەڵەکەیش نەبێت 12 خەڵکۆ بکاتەوە بگاتە قۆناغی بەڵام ئەم تیپە ڕانەرەکەی کۆنتیە کۆنتیکێکە لەو ڕانەرانەی بەردەوام خاڵی لاوازەوێت لە چامپیۆنز لیگ نازانێت مامەڵەیەکی باشکە یاخود توانین بە دوێکترا بڵین ئەم ڕاهێنەرە هێندەی سەرنجی لەسەر خولە هێندە لە خولدا خۆی و یاریزانەکانی ماندوو ئەکات هێندە ئامانجەکەی بەسوتەوە بە دەزێنانی خولەوانێ چامپیۆنز لیگی فەرامۆش کردووە ئەگەر ناگەم ئێمە وەرزە ببینین ئەم ڕاهێنەرە چامپیۆنز لیگ گرنگی پێدات و خول فەرامۆژەکات ئەو کاتەوە ماڕوو نەبێت یازانی لە چامپیۆنز لیگ بەجددی ئەزموونی لە بەردەستی شایەتی هیچ چامپیۆنز لیگ نین بە پێچەوانەوانێ سەگەرستەکانی بۆ جۆرە خراپێژنی کاگۆرە ئەخە بەڵام هی ئەوەن لەبەرەوەی چاوەڕی نازناوی چامپیۆنز لیگ لێ بکەی خۆیتی بەگەی
کۆنتی خۆی تیپەکەی دروست کردوانێ باش تیکردەوە بە تیپێکی ڕکابەر لەگەڵ ئەوەشا کۆمەڵی گرێبەستی بۆ کراوە لەسەر خواست و ویستی خۆی کۆمەڵی یازدانیشی ئیزناوە لەسەر خواست و ویستی خۆی هەر ئەنجامێک بێنێ کۆنتی خۆی لێ بەرپرسیارە خاوەنی یەکێکە لە باشترین گۆڵکارەکانی مێژووی خولی ئینگلیزی کاریکی نەخ بزوێنەری زۆر باشی هەیە سۆنی هەیە کۆلۆزۆفسکی هەیە لە باڵی ڕاستە ڕیچارسۆن ناوەکو یەدەگێمانە لۆ کازمۆرای شتوانێ بیسومای ناو بۆێڵی ناوەن لە باڵەکانە پریسیژیە ناوە لە ئینتەر میلانانە خاص بۆ شێواز یاریکردنی کۆنتی و شێوازەکەی زۆر گونجاوە لە یاڵی بەرگریش دایرێتەوە سەرکردەیە مامەڵاکە ڕۆمێرۆ بەرگریکارێکی باشە بێن دەیڤز توانیوێتی نوێی بکاتەوانێ و ئەو ڕۆحەتەوە بەرا بکاتەوە کە پێشتر پێی دەرکەوتووە توتەنا پێگاتێکی خراپ نییە هەتا زۆر ئاسایی بگات و یاری کۆتایی چاوەڕێژەکە بگاتە ئەوانەی لێ چاوەڕوان نەکرێت لەبەرەوەی پێگاتەکەی ئەوەیە ئاساییە بەشتێ لەم پێگاتی کۆمەڵە گۆڕانکاری تیاوە گەشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەگەڵ کۆنتی کە بە ئەزمون کە بە کارکردن کە بە فکرە کە بە پلان بە هەموو شتێ لە پۆچەتینۆ باشترە ئاسایە بگات و یاری کۆتایی چامپیۆنز لیگیش و ئەنجامیشێ بێت بەڵام تەنها تێبینە سەروی کۆنتی لە چامپیۆنز لیگ بەو ئاستەی خولە وەرگیز دەرناکەوێت بڕیارتە هەم چێژم لە قسەکان وەرگرت چێژیان لێ وەرگرت پێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەران سپاس بۆ هاوکارانی زێدە ئازیز هەفتەی داهاتوو خواتە من بە دینەوە خزمەت خواتان لەگەڵ